ڕەتکردنەوەی سکاڵای سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە دادگای فیدراڵی و درێژکردنەوەی تەمەنی کۆمیسیۆن ئەگەرەکانی ئەنجامدانی هەڵبژاردننی زیاتر کردووە. هەرچەندە دەڕۆژ بەسەر وادەی بانگەشەی هەڵبژاردن تێپەڕیوە، بەڵام بۆ دیاریکردنی کاتی هەڵبژاردن دەوترێت کۆمیسیۆن مانگێکی دیکەی پێویستە. ئێمە زانین کە هەڵبژاردن لە دەی 6 کۆتایی هات ناکرێت. ئەو وادە نوێیە کە کۆمیسیۆن پێشنیارێکا بۆ سەرۆکایەتی هەرێم بە پێی ئەو خشتەیەوێت کە خۆی پێویستی پێێتی کە بە بڕای من زیاتر لە مانگونیوێکی مانجێک بۆ مانگونیوێکی پێویستە کۆمیسیۆن بۆ ئەوەی کە بە پێی ئەو پێشاتە نوێیانە دەستکاتەوە بە کارەکانی. گەڕانەوەی 5 کورسی کۆتاکان هێشتا کۆتایی بە نیگەرانیەکانی پارتی نەهێناوە، بەڵام ئەم کارتەی لە دەستی بوو سوتا لە دادگا ئەسکاڵاکەی دۆڕان. ئێستا دیار نییە چۆن لە ماوەیەکی کەمدا خۆی ئامادە دەکات بۆ هەڵبژاردن. پێیان پەیوەندی کرد بە بەرپرسی یەکەمی حیزبەکەەوە لە سلێمانی، بەڵام بێدەنگیان هەڵبژارد. ڕێکخراوێک کە چاودێری کارەکانی پەرلەمانی کوردستان دەکات دەڵێت هێشتاش بە دووری دەزانن هەڵبژاردن ئەنجام بدرێت، چونکە پارتی و کەمینەکان هیچ ئامادەکاریەکیان نەکردووە. دەبینی نزیکە 15 ڕۆژ ماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن، هەڵمەتی هەڵبژاردن کراوە و نا پارتی دیموکراتی کوردستان لیستی پێشکەش کردووە. ئەمانە هەمووی ڕێکارن، بۆیە دەبینین هەڵبژاردن لە وادەی خۆیدا ئەنجام نادرێت و ئەمەش بیان و گەلێکن کە هەر سەردەمە و یەکێک لەلایەنە سەرەکیەکان وەکو پاساوێک بەکاریان هێناوە، بە تایبەتیش ئەوەی پێی دەڵێن تۆماری دەنگدەران کە لە ساڵانی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان بەکاری هێنا، هەروەکو ئەوەی پاساوی هێنایەوە لە سکاڵاکەشی کە بۆ باڵای دادگای ئیتیحادی پێشکەشی کردبوو. ئەم جارەشیان پارتی دیموکراتی کوردستان ئەم بیانوویە هێنایەوە کە ئەمە بیانوویەکە لە ڕاستیدا دەیانەوەی هەڵبژاردنەکانی پێدوا بخن. کۆمەڵی دادگەری لە سەرەتای دیاریکردنی یەکەم وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە ئەوەی ڕاگەیاندووە کە تەنها هەڵبژاردن بە بەدیلی هەڵبژاردن دەزانێت و سوورە لەسەر هەڵوێستەکەی، لە کاتێکدا بەشێک لە لایەنەکانی ناودەسەڵات بە مەرجێک پشتیوانی لە ئەنجامدانی هەڵبژاردن دەکەن کە بەرژەوەندیەکانی حیزبەکەیان تێدا مسۆگەر کردبێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.